بەڵێ ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری سێم لەگە میوانەکەم بە سپاسەوە لە ستودیۆکەم هەربەت تەوەری سێم بابەتێکی گرنگ و هەستیارە لەگەڵ پەرەسەندنی تەکنەلۆژیا تۆڕە کۆمەڵایەتیەکانیش زیادیان کردووە. ئێمە چۆن بتوانین خۆمان لە تاوانەکان بە شێوەیەکی گشتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پارێزین. بە سوپاسەوە لە ستودیۆ ئاماژەم پێیا بەڕێز دکتۆر کارزان محەممەد مامۆستای زانکۆم لەگەڵدایە بۆ ئەوەی گفتوگۆی ئەم بابەتی لەگەڵا بکەم. دکتۆر بەیانیت باش، سپاس کاتی خۆت بێمە بەخشی. سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویستی کورسات و پیرۆزبایی ئەو بە فرەجواناکەم هیوادارم زەوی بێ بە یەک پارچە زیو. بەڵێ زۆر سپاس. دکتۆر بە سەرەتا لەوە دەست پێ بکەم، چۆن خۆمان پارێزین لە تاوانەکان بە شێوەیەکی گشتی لە تۆڕە کۆمەڵایەتەکان؟ پێشەچێکە ئەکەمەوە بە پرسیار. لە ڕاستیدا لە دوای گەشەکردنی تۆڕە کۆمەڵایەتەکان کۆمەڵە تایبەتمەندی زۆر باشی هەبووە بۆ هاوڵاتیان کە بتوان ئاڵگۆڕی زانیاری بکەن، بابەتەکانی خۆیان بڵاو بکەنەوە، بیر و بۆچوونی خۆیان دەرببڕن. بەڵام شێوازی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان ئەگە بە نادروست بەکاربێنرێ زۆر جار تاوانی لێ دروست دەبێت. مەبەستیشمان لە تاوان چییە؟ واتە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی بۆ ئامانجێکی نادروست یاخود بۆ پێشەلکردنی مافی کەسەکان یاخود بۆ پێشەلکردنی هەر مافێک کە لە یاسادا پارێزەری بۆ دانراوە. بەگشتی کۆمەڵێک ڕێکار هەیە بۆ خۆپاراستن لە تاوانەکان. یەکەم داوا لە هاوڵاتیانی خۆشەویستەکەم بە هیچ شێوەیەک ئەو کۆدانی کە دێ بۆ مۆبایلەکانیان نەیدەن بە کەس، چونکە ئێستا جۆرێک لە ڕەهاک پیا بووە تەلەفۆن بۆ خەڵکەکەن ئەڵەن خەڵاتێکت بۆ دەرچوێت سا کۆدێگاتە مۆبایلەکەت کۆدەکەمان بەرێ بۆی خەڵاتەکەت پێ بڵێن وەختێکگەزانن ئەکاونتەکەی هاکراوە. جۆرێکی تری خۆپاراستن ئەوەیە هەر ڤیددیوەیەک، هەر وێنەیەک، هەر داتا و زانیاریەک کە ئەزانی بڵاوبوونی ئەبێتە مای زیانگەیاندن بەخۆت یا ئەبێتە مای شکاندنی شکۆی ئەم کەسە ئەبێت لە مۆبایلەکە هەر لە بنەڕەتا تۆماری نەکە. چونکە زۆر جاران ئەبینم کۆمەڵێک ڤیددیۆی خێزانی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو بێتەوە. ئەگەر زانن ئەم ڤیددیۆیە بڵاوبوونەوەی ئەبێتە مای لە کەداربوون لە بنەڕەتەوە باشترە هەر تەسویر نەکرێ. وە لە هەمان کاتە کاتێک کە کۆمپیوتەر و لاپتۆپەکانیان مۆبایلەکانیان ئەبن بۆ شوێنێک بۆ چاکسازی ئەبێ ڕادستی کەسانێکی ئەمین و باوەڕپێکرایی بکەن نەوەک سبەینی ئەم داتا و زانیاریانە بۆ شێوازێکی نادروست بەکاربێەوە. لە هەمان کاتدا داواکارم لە دایکان و باوکانیش کاتێک کە تابلێتێکێنە دەست مۆبایلەکانیان مۆبایلێکە دەست مناڵەکانیان ئەبێت چاودێریان بکەم زان خەریکی چین، چونکە بەداخەوە زۆر جاران دایکان و باوکان لەبەرەوەی بێ ئاگان لەوەی منداڵ و منداڵەکانیان چیەکەن هەندێک جار تاوانی ئۆتۆ پێ ئەنجام درراوە یاخود زانیاری ئۆتۆیان بڵاو کردوێتەوە کە دوای چەندین جلسەی دادگا کەسەکە توانێتی مافی خۆی وەربگرێتەوە. بەڵێ کەواتە دکتۆر با ئەوە بکەمە پرسیار بەراورد بە ساڵانی ڕابردوو ئاستی هۆشیاری هاوڵاتیان چۆنە بە شێوەیەکی گشتی بۆی کە چۆن خۆت پارێزی لە تاوان بە شێوەیەکی گشتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان؟ گرفتەکە ئەوەیە جۆری ئەمە بەراورد بە ساڵانی ڕابردوومە گرفتەکەەوەی جۆری تاوان خێراتر بڵاوبێتەوە لە جۆری خۆپارێزی. واتە تاوانێک هەتاوەکو هۆشیاری لە سەری بڵاوبێتەوە بینی دایان تاوان ئەنجام درراوە کەواتە باشترین ڕێکارەوەی کەسەکان خۆیان بپارێزن بەڵام بە پێی تێپەڕبوونی کات جۆری تاوانەکانیش ئەگۆڕێ. ئێستا زۆرترین جۆری تاوان بریتێ لە هاکردن و داواکردنی پارە یاخود دروستبوونی باندی ئەلکترۆنی. بۆ نمونە هاوڵاتیان زۆر جاران داوای خزمە گوزاریەکەن لە ڕێگەی ئینتەرنێتەوە پارەیەگەیەن وەختێک گەزانن ئەو خزمە گوزاریە وجودی نیە. لەبەرەوە هەر خزمە گوزاریەک لە ڕێگەی ئینتەرنێتەوە ئێستا زۆرترین تاوانەکە بریتێ لە هەڵخەڵەتان لە ڕێگەی ئەلکترۆنیەوە. هەر پیجێک یاخود سایتێک هەتاوەکو لێی ئەمین نەبن پێویست ناکە کاڵایەکی لێ بکڕن یاخود مامەڵەی ئەلکترۆنی لەگەڵ کەسێکا بکەن کە بەرامبەرەکە لایانی بەرامبەر نادیار بێ یاخود لە دەرەوەی هەرێمی کوردستان بێت. لە هەمان کاتێکێک لەو تاوانانەی کە زۆر زیای کردووە بریتێ لە دەزوەردانە ژیانی تایبەت بۆ نمونە دزینی وێنە و ڤیددیۆ و گرتەی ڤیددیۆیی کەسانی تر و بەکارهێنانی بۆ شێوازی نادروست. بەڵێ دکتۆر یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی تا چەند کاریگەریە بێت لەسەر ئەوەی کە تاوانەکان بە شێوەیەکی گشتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کەم بێتەوە؟ ئەم یاسایەمە بەس لە ڕاستیدا ئێمە کۆمەڵێک یاسامان هەیە کە تۆڕە کۆمەڵاتەکانی ڕێخستەوە منە یاسای ڕۆژنامەگەریمان هەیە کە پەیوەندی نێوان میدیا و تۆڕە کۆمەڵاتەکان ڕێگەخا. یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیمان هەیە کە پەیوەندی نێوان هاوڵاتیان و تۆڕە کۆمەڵاتەکان ڕێگەخا. لە ڕاستی ئەم یاسایانە زۆر باشن هەم ئازادی باشی شتیا دەستەبەرکراوە بەڵام گرفتەکە لە چیدایە یاسا بە تەنها ناتوانێت تاوان کۆنتترۆل کە ئەگەر هاوڵاتیان خۆیان هاوکار نەبن. لە چی هاوکار بن؟ یەکەم خۆیان بپارێزن لەوەی کە تاوانیان بەرامبەر نەکرێت وەکو ڕێکارانی باسم کرد. دووەم ئەبێ خۆشیان بپارێزن لەوەی خۆشیان تاوان نەکەن چونکە لێرەوە بە هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان نەڵم
بە هیچ شێوەیەک تاوانی ئەلکترۆنی ون نابێت دوجار ئایدەکانیانە دۆزرێتەوە و کەسەکە دەستی کەشفەبی و ئاشکرابی ئەدرێ بە دادگا سێهەمین شێواز ئەوەیە کە ئەبێ هەر کەسێک کە مافی پێشە لەکرێت لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەبێت لە بنکەیەکی پۆلیس کاڵات تۆمارکە لە مافی خۆی بپرسێتەوە چونکە گەرم کەسە لە مافی خۆی نەپرسیەوە وردە وردە ئەم تاوانبارانە ئەیکەن بە عادەت و ئەزانن لەبەرەوەی نادۆزرێنەوە لەبەرەوەی کە کەس سکاڵانە سەر تۆمار ناکە لەسەری بەردەوام بن کەواتە کاتێک کە ماف پێشێل کرا ئەبێ کەسەکان پەنابەرن بۆ دادگا. بەڵێ دکتۆر هەڵبەت وەک بەڕێستان ڕاوێژکاری یاساییشن ئەم کەیسانە بەراورد بە ڕابردوو لە ئێستا کەمی کردو یاخود زیادی کردووە تاوانەکان بە شێوەیەکی گشتی لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە ڕاستیە ئێستا ڕێژەی تاوان ئەلکترۆنیەکان زۆر بە ڕێژەیەکی مەترسیدار هەڵکشاوە چونکە جیل بۆ جیل کە پێ ئەگەن کە تۆڕە کۆمەڵاتەکان بەکارێنن هۆشیاری یاساییان نییە و هۆشیاری یاسایی هەم بەرامبەر بە مافەکانی خۆیان هەم بەرامبەر بە مافەکانی کەسانی تریش بۆیە ڕێژەی تاوان زۆر هەڵکشاوە لێرەوە داواکارم لە هەردوو وەزارەتی پەروەردەخوێنی باڵا ئەبێ وانەیەکی تایبەت بە هۆشیاری یاسایی لە قۆناغی سەرەتایی و بە زمانێکی سادە هەتاگاتە زانکۆکان چەندین جار داوامان کردو هەتا ئێستا نەگەیشتە قۆناغی جێبەجێکردن بۆچی چونکە پێویستە هەر هاوڵاتێک لە هەرێمی کوردستان هەم سنووری مافەکانی خۆی بزانێ هەم سنووری مافی هاوڵاتیانی تریش بزانێت چونکە هەندێک ڕفتار هەیە ئەم کەسە نازانێت تاوانە بەڵام ئەچێتە چوارچەوەی تاوانە بۆ نمونەکێک لەوانە دەزوەردانە ژیانی تایبەتی کەسانی ترە جاری وایە دوو کەس گرفت شتێکیانە بێ خێرا 15 کەس مۆبایل دەرێن گرتە ڤیدیۆکە بڵاوکەنەوە ئەمە چێتە چوارچەوەی تاوانەوە چونکە ئەمە تەنها ئەرکی پۆلیسە ئەم کارانە بکات لەبەرەوە داواکارم لێرەوە لە حکومەتی هەرێم وانەی یاسایی یاخود هۆشیاری یاسایی لە هەموو قۆناغەکانی خۆی نادامدرێت تەنانەت شۆفێرێک کە چه مۆڵەت وەرەگرێت کەسێک کە مۆڵەتی دوکانێک وەرەگرێت ئەبێ پێشەکی خولێکی هۆشیاری یاسایی ببینێ بزانە ئەرکە یاسایەکانی چیە و مافە یاسایەکانی چیە پاشان ڕێگە بە پیشەکەی بدرێ بۆ ئەوەی کە هەر پیشەیەک هەر پیشەکارێک پێشێ بچێتە بواری پیشەکەیەوە بزانێ ئەرک و مافە یاسایەکانی چیە. بەڵێ دکتۆر باست لە چەند یاسایە کرد سەبارەت بە خراپبەکارهێنانی ئامێری پەیوەندی یاخود خۆپارێزی ڕێگریکردن لە تاوانەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پرسیارەکەم ئەوەیە لە ئێستا پێویست نیە ئەو یاسانە هەموار بکرێنەوە لەگەڵ پەرەسەندنی تەکنەلۆژیا ساڵ بە دوای ساڵ و فراوانبوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەم یاسانە پێویست بۆ ناکرێت هەموار بکرێتەوە لە پەرلەمان یان داواکراوە بە دڵنیاییەوە یاسا ئەبێ بەردەوام هەموار بکرێتەوە بۆی لەگەڵ پێداویستەکانی کۆمەلگا بگونجێ بەڵام ئەگەری هەموارش نەکرێتەوە دەکرێت وەزارەتی ڕۆشنبیری و لایەنە پەیوەندیدارەکان لەبەر ڕۆشنایی ئەو یاسادا کۆمەڵێک ڕێنمایی ورد دەرکەن بەڵام ئەم ڕێنمایانە هەم ئەبێ کەسانی شارەزا بینوسن هەم ئەبێ مافەکانی مرۆڤی تێدا ڕەچاو بکرێت چونکە بە هیچ شێوەیەک نابێ بە ناوی بەگشتداچوونەوەی تاوانەوە سنووری مافی مرۆڤ سنووردارتر بکرێت یاخود وای لێ بکەن کە پێشێل بکرێت بۆیە لایەنی پەیوەندیداریش هەتاوەکو چاکسازیکردن لە یاسا ئەکرێت بە ڕێنمایی ڕێکی بخەن. بەڵێ دکتۆر من دوا پرسیارت ئاڕاستاکەم تا چەند گرنگە کۆڕ و سیمینار کرێت سەبارەت بە خۆپارێزی لە تاوانەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود بەڕێوەچوونی سیمینار کۆڕ پانێڵ تا چەند کاریگەریە بێ لەسەر کەمبوونەوەی تاوانەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی گشتی بە دڵنیاییەوە دەستگاکانی ڕاگەاندن هەم دەستگاکانی پەروەردە پێویستە ڕۆڵێکی زۆر گرنگ ببینن لە بەردەوام خولی هۆشیاری یاسایی بکەنەوە چونکە جیل بۆ جیل ساڵ بۆ ساڵ نەوەیەک پێ ئەگا پێویستی بۆی ئەرک و مافە یاساکانی خۆ بزانێ بۆی بتوانین کۆمەلگایەکی ئارام کۆمەلگایەکی قانونی بنیابنێ ئێستا بۆ لە وڵاتانی ئەوروپا بە پەروەردە خەڵکیان فێری قانون کردووە و لێریشەوە داواکارم لە هاوڵاتیان بە هەموو شێخوایان لە تاوان بپارێزن چونکە بڕاتە بێ کاتێک کەچی بۆ زیندانەکان هیچ زیندانیەک کە تاوانی کردووە لە ڕەفتارەکەی خۆی ڕازی نییە بەڵکو زۆرش لێی پەشیمانە لەبەرەوە باشین شت ئەوەیە مرۆڤەکان هەرچەندە داواکاریان هەبێ ئەبێ بەڕێکارێکی یاسایی داوای مافەکانی خۆیان بکەن و هەروە مافیشان پێشێل کرا هەر بەڕێکاری یاسایی بچن داوای مافەکانی خۆیان بکەن نەک پەنا بۆ دەستدرێژی بەرن بۆ سەر مافەکانی کەسانی تر. بەڵێ دکتۆر کارزان محەممەد مامۆستای زانکۆ سوپاس لە سودۆ لەگەڵ مابوون سەرکەوتوبوونەکەم زۆر سپاسدانەکەم. بەڵێ.